ئایا ئەزانی بەناوبانگترین و سەرکەوتووترین ئەکتەرە هەندیەکانی بۆڵیوود موسڵمانن؟ لە کلاکێتی ئەم جارە هەندێک لەو ئەکتەرانە ئەناسین. من میر عومەرم، لەگەڵمانە بن. یەکەم ئەکتەر سەلمان خان، ناوی تەواوی عەبدوڕەشید سەلیم سەلمان خانە، لە دایکبووی ساڵی 1965 لە شاری ئەندۆری لە هەندستان. لە ساڵی 1970 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی بادڕەنگی بەهایجان، سوڵتان و دەبەنگ. ئەکتەری دووەم ئەمیر خان، ناوی تەواوی محەممەد ئەمیر حسێن خانە، ئەمیش لە دایکبووی ساڵی 1965 لە شاری مۆمبەی لە هەندستان. لە ساڵی 1984 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی 3 ئیدیتس، دەنگەڵ و پیکەی. ئەکتەری سێم و کۆتایی شارۆخان، ئەمیش لە دایکبووی ساڵی 1965 ماشەڵڵا هەمیان لێک ساڵ لە دایک بوون لە شاری نیودلهی لە هەندستان. لە ساڵی 1970 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی مای نێمز خان، دێڤداس و بازیگار. هاتینە کۆتایی، پێمان بڵێ سەرسامی بە ڕۆڵگەڕانی کام لەم ئەکتەرانە و لە بەشی دوو ئەکتەرە موسڵمانەکانی تری بۆڵویتان پێدەناسێنین. من میر عومەرم، ئەمە کورتە کلاکێت بوو. سەلام عەلەیکوم.